لەبارەی ڕەوشی ڕاگیرا و سزادراوانی چاکسازیەکان و گرتوخانەکانی هەرێمی کوردستان دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ بە ئامادەبوونی لایەنەکانی پەیوەندیدار و توێژەر و ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ لە شاری هەولێر دانیشتنێکی تایبەتی بەو پرسە ئەنجامدا. توێژەرێکی کۆمەڵایەتی ئاماژەبەوە دەکات لە نێو بەندیخانەکان و چاکسازیەکان ڕێژەی توێژەری کۆمەڵایەتی وەکو پێویستبوونی نییە کە ئەمە شۆکارێکە بۆ ئەوەی ئەو کەسانەی سزا دەدرێن بە بەندکردن دوای تاوەبوونی ماوەی سزادانەکە بە شێوەیەکی تەندروست نەگەڕێنەوە نێو کۆمەلگا. توێژەرانی کۆمەڵایەتی و ڕێنماییکاران لەم شوێنانە دەوری گەورە دەبینن بۆی کە ئەم خەڵکانە با بڵێن پەروەردە بکەن لەوێ دواتر بە تەندروست بگەڕێنەوە کۆمەلگا. ئێمە پێمان وایە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بەشێک لەم هەنگاوەیان جێبەجێ کردووە، بەڵام بەشێکی گەورە هێشتا ماوە چونکە دیارە خۆشان ئاماژەیان پێکردووە بەردەوام کە ژمارەی توێژەرانی کۆمەڵایەتیان کەمەوە بەشێک لە بینایی با بڵێن چاکسازیەکان هێشتا شیاو نییە بۆ شیاندنەوەی ئەم خەڵکانی کە لەناو ئەم چاکسازیان لە ڕابردوو پێویست نەبووە، بەڵام لە ئێستادا قۆناغێک چووتە پێش، بەڵام پێویستی بە زیادکردنی توێژەرانی کۆمەڵایەتی بۆی باشتر بن. لای خۆیەوە بڕیاردەری لێژنەی مافی مرۆڤ لە خولی پێنجەمی پەرلەمان باز لەوە دەکات جگە لەوەی دۆخی مافی مرۆڤ لە نێو بەندیخانەکان وەکو پێویست نییە ئەو مافانەشی کە بە یاسا بۆیان دەستەبەر کراوە لێ ببەشن بە تایبەت لێبوردنی گشتی بە پێی یاسای لێبوردنی گشتی ساڵی 2017 پەرلەمان دەبوو 4 ساڵ جارێک لێبوردنی گشتی دەربکرێت، بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە. وان بێ بە پێی ئەزمموی 4 ساڵی کاری پەرلەمانیم ئەوەندەی ئێمە لەگەڵیان ئەو کاتە کۆنتاکتمان هەبوو و سەردانی ڕاستە و خۆمان هەبوو، ئەوان داوای مافە یاساییەکانی خۆیانیانە کرد، ئەوان بە یاسا سزادراون و هەر بە یاساش کۆمەڵێک مافی ئینسانیانتی هەیە و مافی یاساییان هەیە. بنمونە لە ساڵی 2007 یاسای لێبوردنی گشتی دەرکرا کە دوای ئەو یاسای مەفروزە هەموو 4 ساڵ جارێک لێبوردن دەربکرێ بۆ ئەوەی ئەو پاڵەپەستۆیە لەسەر چاکسازیەکان نەمێنێەوە ئەو بارە قورسە داراییش لەسەر چۆنەڵی حکومەت نەمێنێ. لە ماوەی 6 مانگی ئەم ساڵدا 3732 سزادراو هێنراونەتە چاکسازیەکانی هەرێمی کوردستان، 3231 سزادراویش کە ماوەی بەندکردنیان تەواو بووە ئازاد کراون. لە نێو چاکسازیەکانی هەرێمی کوردستان 5050 حکومدراو هەن کە بەسەر پارێزگاکانی هەرێم دابەش بوون، لە نێویشاندا 446 کەسیان بڕیاری لە سەیدارەدانیان بۆ دەرچووە، بەڵام تاوەکو ئێستا بەسەریاندا جێبەجێ نەکراوە. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.